وەگۆرانێش پێشکەشە بە کاکە محمود شۆڕش خۆشەویست ساڵیادی ئەو برایە جوانەمە ئینشاڵڵا تەمەند درێژ دەبێت لە ژیان. ئێوارەیە و کزەی بادێ هاور ئاسمانی گرتووە ئێوارەیە و کزەی بادێ هاور ئاسمانی گرتووە گاڵا گاڵە سەرچۆبی گرتووە گاڵا گاڵە سەرچۆبی گرتووە هەرچەندی داکەم مازی هەڵەی من خەت بیر نابی هەرچەندی داکەم مازی هەڵەی من خەت بیر نابی چاولا ڕێگەی عاشقی تۆ دابی چاندی داکەم هەر چەو لە ڕێی جوانی دابی ئێوارێ کزەی بادێ هەر ئاسمانی گرتووە ئێوارێ کزەی